سەرجەم ئامادەکاریەکان تەواو بووە، هەڵبژاردن بەڕێوە ئەڕوا هەموو سەرجەم سندوقەکان و ئەجهیزەکان گەیشتوونەتە کۆگای هەموو پارێزگاکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دوو جار تێستی ئەجهیزەکان کراوە. خۆشبەختانە لە 100% ئەرکەکانی بێباشی ئەنجام درراوە. ئەتوانم بڵێم ئەم هەڵبژاردنەی ئەم جارە لە ڕووی نەوەحی و لە ڕووی پاچی و لە ڕووی نەزاهەتەوە هەڵبژاردنێکی زۆر باشە بێت. گۆڕانکاری لە عەدوفەرز بە ئەلکترۆنیە، سجل ئەلکترۆنیە، وەرەقی سجلی وەرەقی نییە، واتە ئێمە دڵنیابوونی خۆمان بە هەموو قەوارەکان، بە هەموو لایەنەکان، بە هەموو کاندیدەکان و هەروە بایەخی زۆریشمان بە چاودێریکردنی هەڵبژاردن داوە. هەر بۆ مەبەستە ڕۆژی 30 مانگ لێرە بەرنامەیەکی چڕوپڕ بۆ مراقبینی دەولیین و ناوخۆ هەیە. ئێمە هەڵبژاردننی ئەمجارە لە هەموو ناوەندەکانی دەنگدان بەبێ جیاوازی لە هەموو شوێنەکان نوێنەری قەوارە سیاسیەکان، چاودێری کۆمەڵی مەدەنی، چاودێری نێودەوڵەتی هەمووی حزوری خۆی هەیە. سەبارەت بە دەنگدانی ئاوارەکان، ئاوارەی ئەوانەی کە مووسڵە، ئەوانەی کەرکووکن، ئەوانەی ئەنبارە، هەموو ئەو شوێنانەش لە هەموو پارێزگاکان بە تایبەتی کە ئەوانی ئیستا ئاوارن تێی لە ناو هەولێر و سلێمانی و دووەکو ئەوانە ناوەندی دەنگدانی تایبەت کراوەتەوە بۆ ئەوەی سەرجەم ئاوار هیچ کەسێک نەمێنێت دەنگی خۆی لە دەنگدان بێبەش بکرێت. ئەو قەڵەمێکی ئیستا بەکاردێت قەڵەمێکە لە شێوەی ختمی حەراریە، واتە هیچ کاری قسەی هەموو هەندێشتی ئەوانە نییە. قەڵەمەکە بەکاردێت بە شێوەی ختم. ئەوەش جارێکیکە گۆڕانکاری و دڵنیاییەکی زیاترە بۆ هەموو لایەک و سەبارەت بە پاکردنەوەی سجلی ناخێب لە هەموو پارێزگاکانی عێراقە. لێرەوە پێتانی ڕابگەێنین ئێمە زیاتر لە 600,000 ناوی دووبارە و مردوو ئەوانەمان لە سجلی دەنگدەری لەم هەڵبژاردنە لادرا.